بەڕێز عەبدوڵڵاوە جانان کە لە 27 شوبات پەیامی ئاشتی بڵاو کردەوە هەم بۆ 8 مارس پەیامی بۆ ژنان نارد و بۆ ئەکادمیای ژنۆلۆژیش پەیامی ناردووە. هەڵبەت پەیامەکانی ڕێبەراپۆ هەمووی بەگشتی گرنگە و ئەوانی کە بۆ ژنانی ناردووە بە تایبەتی زۆر بەلای ژنانەوە بەلای ئێمە زۆر گرنگە لەبەرەوەی پەیامی 8 مارس بەڕاستی گەلێ پەیامێکی گرنگ بوو و بەدەم بانگەوازیەکەیشەوە هەموو ژنان نەک تەنیا وەکو لە چوارچێوەی دروشما بەڵکو بە پراکتیک بەدەم بانگەوازیەکەی ڕێبەراپۆچین. هەڵبەت چۆن خاڵی زۆر گرنگی تیا بوو ئەو پەیامەی 8 ئادار. یەکەم ئەوەی کە باسی خوداوەندی ژنی کردووە بۆ ئێمە زیاتر لێ مێژووی خۆمان قۆڵبینەوە کە چکە مێژووی ژن مێژوویکی نەنووسراوەیە. دووەم باسی ئەو ژنانی کرد کە لە ناو کۆشکەکاندان و سێم باسی کەلتوری ساتی کردبوو کە لە هەندستان کە هەتا ئێستش لە زۆربەی ناوچەکانی هەندستان ئەو کەلتورە بەڕێواچی و ژنان زینە بە چاڵەکرێن. چوارەم باسی ژنانی ئازادی کردبوو کە لە ئێستا ئەم قۆناغەی تیاین. هەڵبەتە بۆ ئەکادمیای ژنۆلۆژیش ڕێبەرئاپۆ پەیامێکی ناردووە. بەڕاستی ئەتوانم بڵێم لە هەر دێڕێک لەوانی کە ڕێبەرئاپۆ ناردێتی شرۆڤەی قوڵ هەڵەگرێت پەروەردەیەکی باش ئەتوانی بکرێت بۆ ژنان بە تایبەتی ژنانی باشووری کوردستان و ژنانی کورد و ژنانی جیهانیش هەتا هەموو ژنانی گرتووەتەوە. هەڵبەتە ڕێبەراپۆڵێ من هەر لە منداڵیەوە ویستومە بمە هەواڵ و هاوبەشی ژنان کە ئەو پەیوەندی کە لەگەڵ دایکمدا هەم بووە بە دوای ژنی ئازادا گەڕاوم و لە خەونەکانیشمدا ئەوەم ینی خەون و خەیاڵەکانی منیشەوە بوو کە بە دوای ژنی ئازادا بگەڕێم. ئەڵێ من هەمیشە ویستومە ڕۆڵەیەکی شایستەی ژنان بم. بەڕاستی بۆ خۆی ئەمە ئەتوانم بڵێم فەلسەفەیەکە. یعنی ڕێبەراپۆڵێ کاتێ من کە چوومە دوورگەی ئیمراڵی هەستم بەوە کرد کە ئەو پرۆژەی ژنان بە نیوە ناچڵی جێمێشت و بەڵام لە ئێستادا ئەو پرۆژەیە تەواو بووە. ئەوەی کە دەبێت بکرێ جێبەجێکردنەکەیەتی کە لە خەباتی ئازادی ژنانە میراتێکی گرنگی بە دروست کردووە و ئەم میراتە کە بە خوێنی هەزارها شەهیدا من هەمیشە ویستومە کە ژنان بە زیینەتی و ژیان بکەن و بە زیینەتی بمێننەوە. بەڵام لە کاتێکا کە هەر کاتێکە ژنێک شەهید بوو بێت من ئازاری داوم. یعنی بۆ خۆی ڕێبەراپۆ کە ئەمەی ئەڵێ من بە کوڕی خوداوەند ناوزەند کراوم بۆیە هەمیشە ویستومە ڕۆڵەیەکی شایستەی ژنان بم. بۆیە هەمیشە ڕێبەراپۆ بنیادنانی خەباتی پارتی کرێکارانی کوردستان لەسەر ژن بووە و شۆڕشی ژن بووە و ژن پێشنگایەتی تێدا کردووە. بۆیە ڕێبەراپۆ لە کاتێکا کە ئەڵێ ئەم خەباتە بەڕاستی کە ڕنگدانەوەی هەیە هەم بگرێت لە کۆنگرەی یەکەمەوە کە ژنان چۆن پێشنگایەتیان کردووە هەم بگرە لە ناو زیندانەکانە هەم لە تێکۆشانەکانە هەم لە شاخە ژنان چۆن ڕۆڵی پێشنگایەتیان گەڕاوە بۆ ئازادی ژن. بۆیە هەمیشە ڕێبەراپۆ بە دوای ئازادی ژنەوە بۆ ڕۆوە خەباتەکەی لەسەر ژن بۆیە لە هەموو خەباتێکی تر جیاوازتر بووە. بۆیە هەموو جیهان ئەتوانین بڵین لەسەر ئەوەی کە بە دوای دۆزی ژندا گەڕاوە ڕێبەراپۆ جۆژمنایەتی کراوە. لەبەرەوە لە هەر شوێنێ ژنێکی وشار هەبێت ژنێکی ئازاد هەبێت ئەو وڵاتە زلهێزەکان هەتا بگرە سیستەمی سەرمایەداری عەقڵێتی پیا و سالاری دوژمنایەتیان کردووە. بۆیە ڕێبەراپۆ لەو چوارچێوەیەدا ئەونامەی ناردووە و لەسەر چەند فەیلسوفی قساکە بۆ ئەوەی کاڵێ وەکو بوودە دەڵێت کە ئەو خەنجەرەی لە پشتی کۆمەلگادا هەتا دەرنەهێنرێ ناتوانین کۆمەلگایەکی ئازاد بنین. بۆیە پێ ئەو خەنجەری ڕاستە کۆمەلگا خۆی کێشەی زۆرە بەڵام لە ئێستا ئێمەش دەزانین هەرە کێشەی سەرەکی و ئەساسی ناو کۆمەلگا کۆیلایەتی ژنە و عەقڵێتی ژن داگیرکراوە. بۆیە ڕێبەراپۆڵێ تا ژن ئازاد نەبێت کۆمەلگا ئازاد نابێت. بۆیە پێویستە ژنان لێگەڕێنی تەواویان هەبێت و هەتاڵێت سیمۆن دەڵێت بەڕاستی بۆی هین دەکەم ئەڵێ سیمۆن ئەڵێ مرۆڤ وەکو ژن لە دایک نابێت بەڵکو دەکرێت بە ژن. بۆیە پێویستە ناسنامە و بنیادنانی ژن لە توخمەکانی ڕەگەزگەرایی واتە سێکسیزم دوور بکەونەوە و پێویستە ژنان لێکۆڵینی ورد لەسەر ئەمە بکەن. هەتا ئەڵێ وەکو ڤێرجینا ژن پێویستی بەوە هەیە کە ژوورێکی خۆی هەبێت. بەڕاستی بۆ خۆی ئەمە ئەتوانم بڵێم شرۆڤێکی زۆر قوڵ هەڵەگرێ لەبەرەوەی لەم جیهانی کە ئێمەی تێداین شوێنێ نەماوەتەوە بۆ خەباتی ژن.
لەبەرەوە عقلێتی سیستەمی سەرمایەداری عقلێتی دەسەڵاتدارێتی پیا و هەموو سێکتەرەکانی کۆمەلگا و جیهانی گرتوێتەوە بۆیە ئێمە پێویستمان بە ژوورێکە ئەو ژوورە ژنۆلۆژیە زانستی ژنە واتە ئێمە پێویستە لێو خۆمان بنیاد بنین بە دوای ناسنامەی خۆمانە بگەڕین خۆمان پەروەردە بکەین بۆ ئەوەی ببین بە ژنێکی وشێر ژنێکی بەهێز بۆ ئەوەی هەم کۆمەلگا بەڕێخستن بکەین هەم ژنانیش بەڕێخستن بکەین بۆیە پێویستمان بەو ژوورانەیە و هەمیشە ڕێبەرابۆڵێ من ئەمەوێت پیا و بگۆڕم و ژن و کۆمەلگا بەیەکەوە ئازاد بکەم بەڕاستی ئەمە ئەتوانم بڵێم خەباتێکی زۆریە بێت یعنی کاتێک کە تۆ بێیت عقلێتی پیا و بگۆڕیت ئەمیش بە چییە بێ بە ژنی وشیارە بێت و بۆ ئەو خەباتە بێت کە ئێستا دەستی داوەتیە و ئەبینی ژنانی ڕۆژاوای کوردستان چۆن عقلێتی پیا و سالاری هێنان لە گەورەترین دوژمندا کە داعش بوو دەسەڵاتدار بوون و ئەو عقلێتە بوون بەرامبەر بە ژن ئەو شەڕیان پێکێنا لە ڕۆژاوای کوردستان بەڵام بینیمان چۆن ژنان بەرپەچی ئەو شۆرشی ژن لە ڕۆژاوا چۆن بەرپەچی داعشیاندای و داعشیان تێکشکاند و بۆ ئەوەی کۆمەلگا ئازاد بکەین بۆی ژن ئازادکەین پێویستمان بە تێکۆشان هەیە هەڵبەت ئەوەی کە ڕێبار ئاخۆش دەڵێت ژنان هەمیشە پێشنگایەتیان بۆ پرۆسی ئاشتی کردووە و ئێمەش بینین کە لە دانوستانەکانی ئیمراڵیدا بە پێشنگایەتی پەروێنبۆڵدان کە پێشنگایەتی بۆ پرۆسی ئاشتی دەکات و هەمیشە ژنان بوونێتێکیان هەیە لە بوونی ژنە شەڕ نییە ژن ئاشتی خوازە و ئەو شەڕانەی کە ئێستا لە جیهانە بەڕێواچێت لەژێر عقلێتی دەسەڵاتدارێتی و عقلێتی پیاوی سەردەست و دەسەڵاتدارە بەڕێواچێ بۆیە ژن شەڕەکان بەڕێوە نابە ژن هەمیشە ئاشتی خوازە بۆیە لە پرۆسەی ئاشتیدا ژنان هەم بەدەم بانگوازی ئاشتیوادن هەم لە ناو پرۆسەکەش داهان بۆیە ئەتوانێت ڕێبەر ئاپۆ دەڵێت لە نیوە زیاتر ئەو سەرکەوتانی کە بەدەستێناون بە ژنان کراوە ژنان بەدەستیان هێناوە ئەوەی کە لە 5 و 7 مانگە ئەو بانگوازی ڕێبەراپۆ کە داوای کۆنگرەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەی کرد و لەوێشا داوای هەڵوەشاندنەوە و پێدەنکردنی چەکەکانی کرد بەڕاستی پەکەکە باورەیەکی بەرزەوە پێشوازیان لەو بانگوازی ڕێبەراپۆ کرد وە کۆنگرەی 12ش بەسرا بێدەنکردنی چەکەکانیش کرا لەوێدا یعنی پێشکەوتنیەکی زۆر بەرچاو هەبوو لە پرۆسەی ئاشتیدا بەڵام بەداخەوە ئەوەی کە دەوڵەتی تورکیا تا ئێستا تەنیا لە چوارچێوەی قسە داماوەتەوە ڕەنگە هەنگاویانە بەڵام ئەو هەنگاوە لە ئاستی پێویستانە بۆیە ئەو دەست پێشخەری کە ڕێبەراپۆتی پێویستمان بە کۆمیسیۆنێکەیە و لە ناو پەرلەمانەدا بکرێت و 16 حیزب لە ناو پەرلەمانە بەشداری لەو کۆمیسیۆنە بکە و 100 ئەندامی تیابێ هەڵبەتە باخچەلیش بە دوای بانگوازیەکە ڕێبەراپۆ جارێکی دجەقتی لەوە کردەوە کۆمیسیۆنە بەڵام بەداخۆ تا ئێستا پەرلەمان بە ئەرکی خۆی هەڵنەساوە و ئەو پرۆسەی ئاشتیش یەکلایەنە ناکرێت بێت دوولایەنە بێت بۆیە تاکو ئێستا توانم بڵم پەرلەمان هەنگاوی جدی نەناوە و هەنگاوەکان بە سستی ڕوان بۆیە پێویستان لەسەر بە تایبەتی ئێمەی ژنان بە تاکی کۆمەڵگا پێویستە خاوەنداری لە پەیامەکە ڕێبەراپۆ بکەین خاوەنداری لە پرۆسەی ئاشتی بکەین و پرۆسەی ئاشتی ئەتوانم بڵێم ژنان ئەتوانن چەندێ پێشکەوتن و چەند پێشنگاتیان کرا ئەتوانن زیاتر هەنگاو هەڵیانن بۆ ئەوی پرۆسەی ئاشتی هەنگاوی زیاتر و جدیتر بنرێت ئێمە پەیمانی 100 ساڵەی لۆزانمان تێپەڕاند و لە ئێستادا و پرۆسەی ئاشتی پوچەڵکردنەوەی ئەو پلانگەڕێنە و دەوڵەتی جیهانی ئیقلیمیش بوو هەرێمیش بوو کە بەرامبەر بە کورد و چوارپارچەی کوردستانە کرا هەڵبەت پەیامەکەی ڕێبەراپۆ ئەو ئەتوانم بڵێم پلانگەڕی پوچەڵ کردەوە و لە ئێستادا لە چوارپارچەی کوردستان پێویستە یەکێتی و یەکبوونی هەموو حیزبەکانی باشووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژاوا باکوور هەموو حیزبە کوردیەکان ئێستا بێنە لای یەکتری بۆیە پەیمانی 100 ساڵەی لۆزان بۆی جارێکی دووبارە نەبێتەوە بەسەری ئێمە ئێستا هەنگاوی جدی بنین ئەویش بە یەکبوون و ڕێخستنی حیزبە کوردیەکانە بۆی هەنگاوی جدی بنرێت لە پرۆسەی ئاشتیدا نەک تەنیا بۆ گەلی کورد بەڵکو بۆ گەلی تورک بەڵکو بۆ ڕۆژهەڵاتی ناوینیش گرنگە بێت چونکە شەڕ هەمیشە ماڵوێرانی لەگەڵ خۆی داهێناوە قەتوقڕی لەگەڵ خۆی هێناوە و ئەوەی کە زەرمەندی یەکەم دەبێت کە لە شەڕەکانە ژن و مناڵن لەبەرەوە لە هەر شوێنێک شەڕ هەبوو هەژاری هەیە و ژنان ئەکەونە ناو دۆخێکی ناهەموارەوە و کوشتن و بڕین دەمێ ماڵوێرانی دەبێت بۆیە پێویستە بۆ گەلانی ناوچۆکە و بۆ گەلی کوردیش بەڕاستی پەیامی ئاشتی و پرۆسەی ئاشتی ئیتر ینی بەڕاستی
بەڕاستی 100 ساڵە ئێمە لە ناو جەنگداین و ئەو شەڕی کە کردومانە هەڵبەتە شەڕمان لە پێناوی ئاشتیا کردووە بۆی ئێستش پێویستە ئەو ئاشتێ بەرقەرار بێ و کورد ئەبێ لە بەدەم بانگوازیەکەی ڕێبەراپەوە بێت ئەبێ کۆمەڵگا بەڕاستی ئەبێ کۆمەلگا تاک بە تاکی کۆمەلگا لەم پرۆسی ئاشتیا هەنگاو هەڵێن بە تایبەتی ژنان ئێمە پێویستمان بەوەیە کە ژنانی چوارپارچەی کوردستان ڕۆڵی پێشنگایەتی بگێڕن مەرج نییە لە هەر حیزب و ڕێکخرا و بانگراوەندێکت هەیە گرنگەوەیە ژنانی بە ئیرادە ژنانی وشیار بێنە لای یەک ببنە هاوبەشی یەکتری و بۆ پرۆسی ئاشتی بەڕاستی پێویستە پێشنگایەتی بگێڕین بۆیە لە ئێستادا ڕێخستنبوونی ژنان و ژنانی وشیار و ژنانی بە ئیرانە لە چوارپارچەی کوردستانە پێویستی ئەوەیە کە بێنە لای یەکتری و پێشنگایەتی بۆ پرۆسی ئاشتی بگێڕن ڕێبەراپۆڵێت بۆی ژن ئازاد بێت چۆن دەتوانێت ئازاد بێت لەبەرەوە من هەم پرس و تیۆری ئەم پرسەم خستۆتە ڕوو ئایدۆلۆژیای ئازادی ژن و ژنۆلۆژی ئەتوانن لەسەر ئەمانە ژن ئازاد بێ بۆیە من لێرە بانگوازیەکەم لە تەواوی ژنانی چوارپارچەی کوردستان و لە تەواوی ژنانی تایبەتی باشووری کوردستان بۆ ئەوەی بتوانین ژنان کۆنفرانسی خۆمان ببەستین لە باشووری کوردستان بۆ ئەوەی کۆنگرەی نەتەوەیی ژنانی کورد ببەستین لەبەرەوە ئێمە بتوانین ڕۆڵی پێشنگایەتی بگێڕین بۆ ئاشتی بۆ کۆمەلگایەکی ئاشتی و ئازادی و دیموکراتی و پێکەوەژیانی گەلان و گەلی کورد بۆیە بانگوازیەکەم بۆ تەواوی ژنان و بە تایبەتی ژنانی باشووری کوردستان